بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە بەهۆی وتاری بەڕێز مامۆستا عەلی باپیر لە شاری هەڵەبجەی شەهید بۆ هەر سێ حیزبە ئیسلامیەکە بۆ ئەندامانی هەر سێ حیزبی ئیسلامی کاتی پێشکەشکردنی بەرنامەی باس و خواستمان خستە ئەم کاتە و تۆزێ دواکەوت. دوێنێ لە شاری سلێمانی لە بارگای ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی نێوان هەر سێ پارتە ئیسلامیەکە بەڕێوە چوو لە بارگای ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی. ئەم کۆبوونەوەیە بە یەکێک لە کۆبوونەوە گرنگ و چارەنووسسازەکانی مێژووی پارتە ئیسلامیەکانی کورد دادەنرێت. پێت دەچێت دوو خاڵ ئەم کۆبوونەوەی لە کۆبوونەوەکانی تر جودا بکاتەوە. یەکەمیان بوونی کۆمەڵێک زانا و بانگخواز بوو لە کۆبوونەوەیەکی سیاسی نێوان حیزبەکاندا. هەروەها ئەم کۆبوونەوەی لە ئاستی باڵای سێ حیزبەکە کە ناویشی لێنرابوو کۆبوونەوەی لووتکەی پارتە ئیسلامیەکان و بە ئامادەبوونی سەرکردەی هەر سێ حیزبە ئیسلامیەکە. لەم کۆبوونەوەیەشدا لیژنەیەک بۆ بە دواداچوون و ڕاپەڕاندن و جێبەجێکردنی بڕیار و کارنامەی کۆبوونەوەکە درا. ئێمە دەپرسین جیاوازی ئەم کۆبوونەوەیە لەگەڵ کۆبوونەوەکانی تردا چی بوو؟ ئەم لێک نزیک بوونەوەیە لە ڕێک بانگخوازەکانەوە کرا یا بە پێچەوانەوە؟ ئایا بانگخوازەکان بوونە هۆکاری دروست بوون و هێنانەکایی کەش و هەوای نێو کۆبوونەوەکە یا سیاسیەکان؟ ئایا بانگخوازەکان سیاسیەکانیان بانگهێشت کردبوو یا بە پێچەوانەوە؟ لەم کۆبوونەوەیەدا چ بڕیارێکی گرنگ و دڵخۆشکەر و چارەنووسساز درا؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر و قسەکردن لەسەر کۆبوونەوەکەی دوێنێ کە ئێمە ناومان ناوە ڕۆڵی بانگخوازان لەو کۆبوونەوەیە و لەو بڕیارانەی کە لە کۆبوونەوەکە درراوە، میوانداری زۆر بەڕێز مامۆستا یاسین حەسەن بانگخوازی ئاینیم کردووە و پاش ناوبڕێک دێنەوە خزمەتتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا یاسین حەسەن، ئێمە جەنابتمان وەکو بانگخوازێکی ئیسلامی بانگهێشتی بەرنامەکەمان کردووە، بەس جەنابتان وەکو بانگخوازێ بەشدار بوون و اینجا جەنابیشتان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامین و پێچێ ئیدارەکردن و ڕێخستنی کۆبوونەوەکەش تا ڕادەیە جەنابتان بەشدار بوو بنتیایە. سەرەتا زۆر بەخێرهاتن دەکەین بۆ بەرنامەکە، بۆی مەبەستمەوە من جەنابتمان وەکو بانگخوازێکی ئیسلامی ناساند ڕۆڵی جەنابتان لەو کۆبوونەوەیە بۆی وەکو ئەمە پێناسەیەک بێ بۆ یا سیفەتی جەنابتان کە ئێستا لێرە ئێمە وەکو بانگخواز جەنابتمان بان کردو. فەرموو. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. سەرەتا سوپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سوپاس بۆ ئەو بایەخی کە کەناڵی ئاسمانی پەیام لە دوێنێەوە هەتا ئەمڕۆژ هەی بووە سەبارەت بە کۆبوونەوەی لووتکەی نێوان سێلایەنە ئیسلامیەکە و بانگخوازان و ڕێکخراوەکان. من نوێنەراتی کۆمەڵی ئیسلامیم کردووە لە لیژنەکانە و بە فەرمی تەبعەن بووم لە لیژنەکانە لە دانیشتەکانی دوێنەیە، بۆیە ئاگاداری وردەکاری و تەفاسیلی دانیشتەکان هەل لە پارساڵەوە کە دەست بەکار بووە هەتا دوێنێش کە کۆبوونەوەی لووتکە گرێدراوە. بەڵێ مامۆستا یاسین، ئەم کۆبوونەوەکو جەنابتان فەرموون ئەندامی لیژنەکان بوون، چەند لیژنەی هەیە و ئایا ئەم کۆبوونەوە پێشتر وەکو لە زەمینە سازی بۆ کراوە یا ئەم کۆبوونەوەی ئەکرێتە زەمینە سازی بۆ کارەکانی تر؟ ماوەی ساڵێک ئەبێ کە لەلایەن چەند بانگخوازێکەوە هەندێک پێشنیار و هەندێک پرۆژە گەڵاڵە کرا بۆەوەی کە لایەنە ئیسلامیەکان و ئیسلام خوازان بە شێوەیەکی گشتی تەقاروب و نزیک بوونەوەیکیان هەبێ لەگەڵ یەکتر لە بوارە جیاجیەکانە، وەک بانگخوازی، وەکو پەروەردە و هەروەها وەکو کاری ئەعلامی و کاری زانایان، کاری قوتابیان، کاری خوشکان و ئافرەتان بە شێوەیەکی گشتی. هەوڵەکان دیارە لایەنەکانیان بینیوە و قسە لەگەڵ هەموو لایەکە کراوە. ئەوە بوو کۆمەڵێک دانیشتنمان ئێمە ساز کرد، هەر پارتێکی سیاسی نوێنەری خۆی دیاری کرد و هەروەها ڕێکخرا و کەسایەتی ئیسلامەکانش
وجودیان بووە حزوریان بووە خۆیان لە ئەو دانیشتانەیە. دانیشتەکان تەبەن سەرەتا کە دەستی پێکردووە ئامانجدەی کۆکردنەوەی هەمووان بووە لە سەرخوانێک لەسەر سفرەیە کە پێوتێ سفرەی تەبایی، برایەتی، هاریکاری، هاوکاری بەرەو پێشچوونی کار و بانگەوازی ئیسلامی و هەروەها پەروەردەی ئیسلامی لە زمنیشیانە بێگومان کاری سیاسی و کاری ڕێکخراوەیی و کاری هەڵبژاردنەکانش بێگومان ئەوە شێکێک بووە لە تەوەرە و باس و خواسەکان. ڕێکخراوەکان کە هاتوونەتە نێو کایەکەوە و پرۆژیان پێشکەش کردووە وەکو کارێکی نیشتمانی ئەوان هەنگاویان ناوە، وەکو کارێکی پەروەردەیی و بانخوازی هەنگاوەکانیان ناوە، بەڵام بمانەوە یان نەمانەوەی ئەو ڕێکخراوە ئیسلامیانە بەشێکن لە حاڵەتە ئیسلامیەکە وەکو ئەرکێکی سەرشانی خۆیان هەستاون بە ئەنجامدانی ئەو کارە. دوێنێ ئەو دانیشتەکە کراوە دەرەنجامی بەلای کەمەوە ساڵێک لە کۆش و ماندووبوون و کۆبوونەوەی جیاواز و دیداری تایبەتی و بەرفراوان و لە هەموو ئاستەکانە ئەو دیدار و دانیشتانە کراوە. دانیشتنی دوێنێ تایبەت بووە بە تەشکیلکردنی دەستەیەکی باڵای کاری هاوبەش بۆ لایەنە ئیسلامیەکان و ئەو ڕێکخراوانە بێگومان نوێنەریان بۆ لەوێ ئی بانخوازان وەکو چاودێر وەکو کاری بانگەواز و بانخوازی ئەوان لەوێ بوو نەگووەکو جان بە سیاسەکەی. لە پەنای سەرکردە سیاسیەکان یا سەرکردەی ئەم سێ حیزبە ئیسلامی کۆمەڵێ بانخوازیش دەرکەوتن. ئەمەش جۆرێک مۆدێلێکی نوێ بوو لە کۆبوونەوە، مۆدێلێکی نوێ بوو لە کاری سیاسی. با ئێمە بپرسین ئەرک و کاری ئەم بانخوازە بە ڕێزانە لەو کۆبوونەوەیە چی بوو؟ ئایا ئەوان چ ڕۆڵێکیان گێڕا؟ ئەوە هیچ ئەزانین کەوا سازدانی کەشوهوای نێو کۆبوونەوەکە یا سازدانی ئەم جۆرە کۆبوونەوانە پێ ئەچێ ئەرک و ماندووبوونی ئەوانیشی تیا بوو بێ. بەڵام ئەرکی ئەوان لە نێو کۆبوونەوەکە چی بوو؟ قسەی ئەوان چی بوو؟ داواکاری و مەرج و پێشنیاری ئەوان چی بوو لەو کۆبوونەوەیە؟ ئەوان بە سوپاسەوە ئەرکی زۆریان کێشاوە و ڕەنگە بڵێن پشتێکی زۆریان هەیە لە لێک نزیک بوونەوەی هەمووان ئیسلام خوازان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە. ئەوان خاوەنی پرۆژەیەکی نیشتمانی گشتگیرن، ئەوان خاوەنی ئەو پرۆژەیەن کە ئیسلامیەکان لەسەر خوانێ کۆ ببنەوە. بوونی ئەوان وەک چاودێرە لە کۆبوونەوەکانە لە جانبە سیاسیەکانە ئەوان بەشداری ناکەن، بەڵام وەکۆی هەمومان ئیسلامین و ئیسلام خوازین بە کراوەیش ڕەنگە هێڕابێتەوە دەرفەتیەوەی هەڕابێتەوە کە خەڵکانێکی ترش لە تەیارات و بیرروبۆچوونی ئیسلامی جیاوازش کەوانش لە ئایندەیە بێنە پێشەوە. ڕێکخراوەکان کەسایەتی ئیسلامیەکان بانخوازان خاوەنی پرۆژەی نیشتمانین، خاوەنی پرۆژەی بانخوازین، خاوەنی هەڵوێستێکن کە ئیسلامیەکان هەموو لەسەر سفرەیە کۆ بکەنەوە و هەمووان یەک هەڵوێستیان هەبێ بە یەک ئاراستەیە کار بکەن. بەڵێ مامەسا ئەم لێک نزیک بوونەوە و کۆبوونەوەیە وەگەڵێ لە ڕێی بانخوازەکانەوە بە تایبەت ئەم کۆبوونەوەی دوێنێ یا سیاسیەکان ئەنجامیاندا و بانخوازانیشیان بۆ بانگهێشت کرد بۆیان داوەتکردن؟ کارێکی مشتەرەکە. ئێمە ماوەیەکی زۆرە کە دانیشتنمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان و نوێنەری لایەنە سیاسیەکانش لایەنە ئیسلامی سیاسیەکانش بەشدار بوون لەو دانیشتانەیە. هەمووان پێکەوە دانیشتەکانمان بە ئەنجام گەیاندووە. دانیشتنی دوێنێ بەرهەمی یەک ساڵ دانیشتن و جوهد و کۆش و ماندووبوون بووە لەلایەن هەمووانەوە. ینی دانیشتنی دوێنێ نووسینەوەی کارنامە و چنینەوەی بەرهەمی ئەم ساڵی ڕابردوو بووە. ینی ئەتوانین بڵێن لەم کۆبوونەوەیە بڕیارێکی چارەنووساز و ئومێدبەخش و هیوا بەخش دراوە کەوا مسلمانانی کورد و ئەندامانی هەرسێ لایەنە ئیسلامیەکە دڵیان پێی خۆش بێت و بڵێن ئەم کۆبوونەوەی ئەمە ئەنجام و بەرهەمەکەی بووە. خودی کۆبوونەوەکە خودی دیداری لایەنە ئیسلامیەکان بەس خۆ ینی لایەنە ئیسلامیەکان هەمیش پێشتریش پەیوەندی و تەبایی و سەردان و هاتوچۆ لە نێوانیانە هەبووە، ینی نەشەڕی ناوخۆ لە نێوانیانە هەبووە. تا دانیشتن لەم ئاستەیە بەم شێوەیە لە مێژووی هاوچەرخی هەرێمی کوردستان شتێکی تازە لە چارەکە سەدەی ڕابردووە شتێکی منیش ئەوەم گوت لە پێشەکەمە یەکەم جارەکە لایەنە ئیسلامیەکان بەو ئاستا و بەو تین و تۆژم و پاڵە یەک سات و شوێنە کۆ ببنەوە و هەندێک لە ڕێکخراوەکان و بانخوازانش حزوریان هەبێت. شتێکی نوێیە بۆیە چاوەڕانی بەرهەمی زۆر باشی دەکەین، بەڵام ئەوەندەی تایە ئێمە بۆ بڕیارەکان و لە بەلاغی کۆتاییە بێگومان ڕوون کراوەتەوە و هەروەها ئێمە وردە وردە ئەڕۆین بەرەو ئەو ئاسۆیی کە لێمان دیارە ئامانجەکانمان زۆرن بە شێوازێکی هێمن و لەسەر خۆ ئەڕۆین بۆ ئەوی دوایی پەشیمانی لە دوانە بێ. ئێمە مەجای هاریکاری و تەباییمان زۆرە وەکو بوارەکانی
ڕاگەیاندن وەکو بوارەکانی بانخوازی و زانایان وەکو بوارەکانی قوتابیان و خوشکان لەم بوارانەیە ئومێدمان وایەکە هاریکاریەکی تەواومان هەبێ و لە دواییشە قسەی ترمان ئەبێ بۆ هەندێک پرسیتر. بڵێ مامۆستا بۆ منە لە کۆتایی هەموو ئەو کۆبوونەوەی دوێنێ هەموو کۆبوونەوەی تریشە نوێنەری هەر حیزبێ یا وتەبێژی هەر حیزبێ قسە یان بەلاغ یا ئاماژەکانی نیە ئەو کۆبوونەوەی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بازەکە. ئەو بانکخوازە بە ڕێزانەی کە لە کۆبوونەوەکە بوونیان هەبوو وەکو دەستەیەکی سربەخۆ وەکو ڕێکخراوێکی سربەخۆ خۆیان هاتبوون یا ئەمانیش دابەش بوون بەسەر حیزبەکان و هەر حیزبێکی ئیسلامی خاوەنی بانکخوازی خۆی بوو کە ئامادەگی هەبێ لە کۆبوونەوە بە هیچ جۆرێ ئەو بانکخواز و ڕێکخراوانە ئینتیمایان نییە بۆ هیچ حیزبێک. بڵێ ئەو کەسایەتیانە ئینتیمایە کە حزوریان بووە ئینتیمایان نەبوو بۆ هیچ حیزبێک و نوێنەرایەتی هیچ حیزبێکیان نەکردووە بەڵکو ئەوان خۆیان سەر بەخۆن خاوەنی پرۆژەی تایبەت بە خۆیانن و پەیوەندیان بەکاری سیاسیەوە نییە بەڵام وەکو چاودێر وەکوەوەی خاوەنی پرۆژە بوون هاتوون لە ناو دانیشتەکە بەشدار بوون بە سیفەتی چاودێر و بە سیفەتی هاوکار و بە سیفەتی ئەوەی کە بتوانن دەستبارێکمان لەگەڵا بگرن و کارەکان بەرەو پێش بەرن لەگەڵمانە. مامۆستا هەر لە کۆبوونەوەکە لیژنەیەک ئەوەی کە کناڵەکانی ڕاگەاندن ئاماژەیان پێدا لیژنەیەک بۆ ڕایکردن و ڕاپەڕاندن و جێبەجێکردنی کارەکان پێک هێنراوە. ئەم لیژنەیە لەسەر چ پێوەرێک دروستکرا و ئایا بانکخوازان ڕۆڵیان لە لیژنەکە چی بوو؟ ئایا ڕۆڵیان پێدرایە ڕاپەڕاندن و جێبەجێکردنی کارەکانی ئەم کۆبوونەوەیە هەر بەدەست کەسانی وەکوڵی حیزبەکان و سیاسیەکانەوە بوو؟ ڕێکخراوەکان وەکو باسم کرد ئەرکیان چاودێریە مجرڕ چاودێری و هاریکاریە لە لیژنەکە لە لیژنەکەیە کە بوونیشیان ببێ بوونیان بوونی چاودێریە بەسەر لایەنە سیاسیەکانەوە بۆی کە چاودێری بکەن بۆی کە بڕیارەکان جێبەجێ بکەن بۆەوەی کە بتوان کارە ئەرکیان لەگەڵا هەڵگرن و بەرەو پێشی بەرن ئەوەیە حوزوری ئەوان لیژنەکە کە دروست بووە بێگومان بە ناوی دەستەی باڵایکاری هاوبەشە دەستەی باڵایکاری هاوبەشش لیژنێکی کاریگەری بۆ خۆی دیاریەکە لە 4 کەس ئەم کەسانە هەڵەسن بە نووسینەوەی لایحە و سازدانی دیدارەکان و دیاریکردنی کات و شوێنی کۆبوونەوەکان و دیاریکردنی ئەرکی لیژنەکە و چۆنێتی بەرەو پێشبردننی کارەکان و هەروەها دیاریکردنی هەڵەگەشتیەکانی کار و ئایندەی کارمان چۆنە بێ و مەجالاتی تەعاون و هاریکاری ئێمە لەگەڵ یەکتریا چۆنە بێ و بە چه ئەندازەیەک و بە چه ئاراستەیەکە بێ ئەمە بریتی بۆ لە دروستکردنی لیژنەکان و ئەرکی لیژنەی کارگێڕیش هەستانە بە نووسینەوەی لایحە و دیاریکردنی کاروبار و تەنفیزکردنی تەوسیات و فەرمان و بڕیارەکانی ئەو لیژنە باڵایی کە دیاری کراوە. مامۆسایانی کەواتە ئەوان بەشدار نابن لە ڕاپەڕاندنی کارەکانی ئەم کۆبوونەوەی یان جێبەجێکردنی ئەوان کە چاودێرن خۆیان چیان پێ بوو؟ ئایا کارنامە و شتی نووسراوی تایبەتیان هەبوو کەوا بیخەنە بەردەم ئەم حیزب بڵێن ئێمە ئەمەمان پێپەسەند و ڕاست و دروستە ئێوەش بەسەریا بڕۆن وەکو ڕێڕەوێک با دڵنیاوێ کارنامە بووە بەس کارنامەکە هی ڕێکخراوەکان نەبووە بە حیزبەکە بووە کۆکراوەتەوە لە خەرمانێکات بەڵێ هەموو لایەک بووە ئەو هی هەموو لایەک بووە ناڵێم لە مدەی ساڵێک هێم و دانیشتانەمان هەیە و بەردەوامین لایەنە ئیسلامیەکان لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکانیشا و هەندێک لە کەسایەتەکانیشە ئێمە ئەو لیژنەیە کە نوێنەری لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانشی تیا بووە شتەکانمان پێکەوە بە مشتەرەکی و بە ئیتیفاق و بە تەوافق گەڵاڵە کردووە و داواکاریمان لەلایەنە ئیسلامیەکانش پێکەوە هەر بە مشتەرەکی بووە خستمانتە بەردەستیان دوێنێ لەسەر ئەساسی خودداخوازی لیژنەی هاریکاری ئیسلامی دانیشتنی دوێنێ گرێدرا و کاروبارەکانی ڕێکخراوە. مامۆستا زۆربەی ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی سێ حیزبە ئیسلامیەکە لە چینی بانکخوازانن کە حیزبەکان خۆیان ئەم ڕێژە زۆرەی بانکخوازیان تێدا بێ ئامادەبوونی کۆمەڵێ بانکخواز لە کۆبوونەوەیەکی سێ حیزبی ئیسلامیات چی بە کۆبوونەوەکە بەخشێ یا بوونی ئەم بانکخوازە بە ڕێزانە چ شتێکی لە کۆبوونەوەکە زیاد کرد خۆی لەکاتێکا هەمووتان بۆ منە بانکخواز و مامۆستای ئاینی و نووسری ئیسلامین خۆی ڕاستە ڕێژێک لە پارتی ئیسلامیەکان بانکخوازن بەڵام هەمیان نین و ئەوانش کە بانکخوازن مەرجنی ئێستا هەموو بەکاری بانکخوازی و سەرقاڵ بن و ئیسلامیەکانش تەنها کۆنەبوونەتەوە لە سێ پارتی سیاسیە خەڵکانێکی زۆر هەن کە پێشتر کاری سیاسی ئیسلامیان کردو بەڵام ئێستا سەر بەخۆن و دانیشتون ئێستا کاری ڕێکخراوەی ئەەکەن یا لە هەنێک
تەیار و تەوژمی جیاوازە خۆیان ئەبینەوە یاخود کەسایەتی سەر بەخۆن یا ڕێکخراوی جیاجیان هەیە لە هەندێک مەداریسی جیاجای ئێستا کۆبوونەتەوە ئێمە ئارەزوو خواستی ئەوەمان هەیە ئاواتی ئەومان هەیە کە هەمووان کۆبینەوە لە ژێر سایەکە لە ژێر چترێکە کە خوای پەروەردگار فەرمانمان پێکا واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ڕەنگە زۆر جار گلەی کرابێ لە ئیسلامیەکان ئەم پەرتەوازەیە بۆ ئەم جاکاریە بۆچی لەگەڵ یەکدانانیشن بۆچی کاری هاوبەشتان نییە ئەمە لایەکی تر ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون من نازانم خەڵکێک ئەڵێ بە سیفەتی بانخوازی بەشدار بوون ئەگنە لای ئێمە بە سیفەتی بانخوازی بەشدار نەبوون بە سیفەتی کاری ڕێکخراوەیی بەشدار بوون ئەوانە نوێنەرایەتی هەندێک لە ڕێکخراوە ئیسلامیەکانیان کردووە ئەو ڕێکخراوانەی کە خەلفێتێکی ئیسلامیان هەیە ڕێکخراومان هەیە ڕێکخراوی بانخوازیە بەڵام ئەو بە سیفەتی ئەو کارە ڕێکخراوەیی هاتووە بەشدار بووە اینجا ئەمان نوێنەرایەتی کۆمەڵی ڕێکخراوی تری زۆریان کردووە تەنها خۆیان نەبوون کاتوێتن بۆیە هیچ کام لەو بەڕێزانە بە سیفەتی ذاتی خۆی بەشدار نەبووە بە سیفەتی نوێنەرایەتی بۆ ڕێکخراو یا بۆ کۆمەڵە ڕێکخراوە هاتوون بەشدار بوون لە کۆبوونەوەکە. بەڵێ مامۆستا لەم کۆبوونەوەیە چ بڕیارێکی زۆر گرنگ و چارەنووسساز درا کەوا جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن و بڵین بەرهەمی ئەم کۆبوونەوەیە ئەم بڕیارە چارەنووسسازە بووە. یەکەم کۆبوونەوە خۆی بۆ خۆی ئەوە چارەنووسساز ئەم کۆبوونەوەیان بەردەوامیان دەبێت بەڵێ ئەو کۆبوونەوە دوو بەردەوامی کۆبوونەوەکان سێهەم دیاریکردنی لیژنەیەکی باڵا چوارەم بەشداری کەسانی یەکەم و ناوەندی بڕیاری هەرسێلا لە کۆبوونەوەکانە خاڵێکی تر دیاریکردنی لیژنەیەکی کارگێڕی بۆ ڕاپەڕاندنی کارەکان کە لە موسی جدیت لەلایەن هەمووانەوە و شۆڕبوونەوەی ئەم کۆبوونەوانە بووە بۆ ئاستەکانی خوارەوە هەمووان ئەزانن مودەیەکە کە کەسایەتی ئیسلامیەکان سەرکردەی کەسی یەکەمی حیزبی ئیسلامیەکان دەستیان کردو بەسەردان بۆ بارەگاکانی یەکتری کەوادری یەکتی کۆکن و ئێستا جەنای مامۆستا باپی لەم کاتە لاڵۆزە لەگەڵ کەوادری هەرسێلا کۆبووەتەوە کۆبوونەوەیان هەیە بۆیە لە هیچ ئاستێکی ڕابرد لە هیچ کاتێکی ڕابردووە هێندەی ئێستا ئیسلامیەکان لەگەڵ یەک نزیک نەبوون و تەبا نەبوون و سەردانی یەکتریان نەکردووە ئێمە لە ڕابردووە جیاوازیمان بووە جیاوازی لە ڕووی فیکریەوە هەندێک حاڵەتی نەفسی لە نێوانمان نبووە و ناکۆکیمان بووە و دژ بە یەکتری لێ خوێندنمان بووە لەسەر ئاستی هەندێک کەس و کەسایەتیە کە بوون بەڵام ئێستا ئەو حاڵەتانە نەهێڕاوە بەڵکو برایەتی تەبایی محەبەت و خۆشەویستی هاریکاری لێک نزیک بوونەوە سەردانی یەکتری ئەمە بۆتە دروشمی ئێمە وشمان لە یاد نەچێکە ئێستا خەریکە کاتی ئەوە بەسەر ئەچێکە حیزبێک خۆی بەتەنها بێ ینی حیزب ئەلمانیەکانش ئیتفاقی استراتیژیان هەیە خەڵکان دیان ڕێکەوتن ئەکەن یا ئیندیماج ئەکەن یا لەگەڵ یەک شیعەکان لە عێراق خۆلیستەکانیان جیاوازە بەڵام تەحالوفی وەتەنیان هەیە سوننەکان بە هەمان شێوە لە حلفی ناتۆ هەیە ئەمڕۆ لە جیهانە حلفی وارسۆ هەیە حلفی ینی ئەمانە حاڵەتێکە لە ئیتحادی ئەوروپی هەیە لە جامیعی عەرەبی هەیە پێویستەکە کە ئیسلامیەکانش وەکو ئەوانە چاو على الأقل چاو لەوانە بکەین بۆ ئەوەی کە مراجعەیەکی خۆمان بکەین و هەروەها فەرمانی خۆی پەروەردگار جێبەجێ بکەین کە ئێمە پێمان وایە فرەحیزبی لە ئیسلامە ئەوش شتێک نییە کە بڵێ نادروستە بۆ چونکە قراعاتی جیاوازمان هەیە وەکو چۆن مەداریسی فیقی جیاواز بووە مەداریسی فیکری جیاواز بووە مەداریسی سیاسی و کاری ئیسلامی جیاوازش هەبووە و ڕەنگە لە ئایندەش هەر هەبێ بەڵام ئەکرێت تەبابین لەگەڵ یەکە بەڵام ئەکرێت جەبهەیەکمان هەبێ بەڵام ئەکرێت لە هاوپەیمانەتیەکە کۆببینەوە بەڵام ئەکرێت مراجعەی خۆمان بکەین ئەکرێت خەڵکی خۆمان دڵخۆشکەین ئەکرێت لە ئایندەیە من جاری ڕابردوو کە برایانی بزوتنەوە هاتم بۆ لای کۆمەڵ ئیسلامی داوەتمان کردن وتم هەندێ مژدە بەڕێوەی ئینشاءالله ئەوە مژدەکان وردە وردە دەرئەکەوێ ئومێدمان وایە کە ئینشاءالله وردە وردە هەنگاو بنین بە ئاراستەیەکی باشتر موسڵمانان هەمووان دڵخۆش بکەین. لە دوای ئەم کۆبوونەوەیە ئەگەر بۆ نمونە برادەرانی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بەجیا سەردانی یەکتر بکەن ئایا ئەمانە بۆ کاروباری حیزبی خۆیانە کە پێشتری ژێرکردویان یان ئیدی لەمە دووە لە دوای ئەم کۆبوونەوەیە هەر سەردانێ بکرێ وەک ئەڵێ درێژە پێدەری ئەم کۆبوونەوەی دوێنەیە یا ئێمە چۆن بزانین کۆبوونەوەیەک یان سەردانێکەوە لە نێوان ئەم حیزبە ئیسلامیانە ئەکرێ سەر بەم کۆبوونەوەی دوێنێ بووە ئەوەی یەکێکی تریش
لە چوارچێوەی ئەدا و کارنامەی حیزب خۆیەتی. ئێمە دەمێکە لیژنی هاوبەشمان هەیە، حیزبی ئیسلامیەکان لەگەڵ یەکە، کۆبوونەوەی دووقۆڵیمان بووە بەبەردەوام لەگەڵ یەکە، کۆمەڵ و بزوتنەوە لەگەڵ یەکاوە، بزوتنەوە لەگەڵ یەکگرتو لەگەڵ کۆمەڵ بە مشتەرەکی بوومانە. ئێمەم لیژنانەمان بێگومان هەر بوو هەر ئەشمانمێنەیە، ڕەنگە هەندێک پەیوەندی هەبێت ثونائی بێ، تایبەت بێ بە نێوان کۆمەڵ لەگەڵ یەکگرتو یا یەکگرتو لەگەڵ بزوتنەوە. هەندێکی ترمان هەیە گشتگیرە لە ڕابردووە ئێمە زەمینەسازی زۆر کراوە، دانیشتنی دووقۆڵی کراوە لەگەڵ هەموو لایەک زەمینەسازی کراوە بۆ ئەم دانیشتنەی ئێستا. ئەمەی ئێستا تەتەورێکی نەوعیە کە هاتۆتە پێشەوە، بۆیە ئێمە ئەمە بەردەوام بین لەسەری، بەڵام احتیفاز بە علاقاتی ثونائی واتە نێوان هەردوو پارتێکی ئیسلامی، مافی هەردوو لایەنێکەکە یا مافی هەر لایەنەکەکە احتیفازی پێوە بکە. بۆیە ئاساییە ئەگەر سەردانی لایەنێک هەبێ بۆ لای لایەنێکی تر و هەر سێلاش پێکەوە بتوانن کۆبنەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی من ئومێدم وایەکە دانیشتنی لیژنەکان بەردەوام بێت و ئەوە بەوە ئیکتیفا بکەین. ئەگەر ضرور بوو دانیشتنی دووقۆڵیش هەبێ دانیشتنی ئاسایی پێکهێنانی ئەو لیژنەیە بۆ ڕاپەڕاند و جێبەجێکنی کارەکان لەسەر چ پێوەرێ بوو؟ ئایا کەسی یەکەمی حیزبەکان ئەندامە لەو لیژنەیە؟ ئەگەر بڵین دەستەی باڵای کاری هاوبەش بەڵێ کەسی یەکەمی حیزبەکان بەشدارن، بەڵام لیژنەی کارگێڕی بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ئەو دەستە باڵایە نەخێر کەسی یەکەمیتیان نابێت. بەڵێ ماوەسا ئایا ئەم کۆبوونەوەیە کۆمەڵێ لە خەڵکی یاوا تێگەشتون یاوا دەزانن ئەم کۆبوونەوەیە من ئەم پرسیار لە جەنابتانەکەم ئایا ئەمە تەنها بۆ کاری هاوبەش و پرۆژەی هاوبەش و ڕوبەڕووبوونەوەی ڕووداوێکەوە ڕوو لە ئیسلامیەکانەکە ئەم کۆبوونەوە و لیژنانە بۆ ئەوەیە یا ئومێدی ئەوەی هەیەکەوە وەکوڵە یەک ڕیزی و یەکبوونی و یەک حیزبی لە نێو ئیسلامیەکانە بخڵقێنێ؟ ئێمە کامیان ڕاستە ئەم پرسیارێکی بەجێ ئێمە ئەمە ئاواتمانە ئەوەی کە جەناب باسیەکە یەک ڕیزی و یەکگرتن و ئەم حاڵەتان ناو ئیسلامیەکانە بخڵقێنێ، بەڵام ئەبێ ئێمە بزانین ئێمە جیاوازین، دیارە کە جیاوازی بووی ناکرێت ئێمە یەکسەر بین یەک بگرین کەەوە ئاواتشمانە، وردە وردە ئەبێ هەنگاوی بۆ بنین، کاری هاوبەش بکەین، تەبایی زیاترمان هەبێ، سەردان و زیاراتی زیاترمان هەبێ بۆ لای یەکتری، لە پێشە لە قوتابیان و لە خوشکان و لە زانایان و لە کاری بانخوازی و پەروەردەیی و ڕاگەیاندن و ئەم بوارانەوە دەست پێ بکەین. ئەنج بگەینە کایەیە کە پێوتێ کایی یەکگرتن، ئەبێ ئەومان لە یاد نەچێت کە ئێمە بەر لە یەکگرتن یان هەڵوێستێکی تر پێویستە هەڵوێستی سیاسیمان یەخێن، چونکە هەمووان ئەزان کە لە ڕووی هەڵوێستی سیاسی سەبارەت بە هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ برایانی ترمان لە یەکگرتو لەگەڵ بزوتنی ئیسلامی ڕەنگە لە بیر و بۆ چوونە هەندێک جیاوازیمان هەبێ. ئێمە کە بمانەوە یەک بگرین ئەبێ هەڵوێستەکانمان یەک بخەین. یەکخستنی هەڵوێستی سیاسی من پێم وایە دەستکەوتی زۆر زیاتر بە دوای خۆیان ئەهێنێ. ئێستا لەو بوارانەیە کە هاوکاری یەکتیەکەین کە باسمان کرد، بەڵام ئەو لیژنانە دانیشتنی بەردەوامیان ئەبێ پرسی چارەنووسازی زیاترە خەنە بەرباس و لێکۆڵینەوە بە ئاراستەی ئەو پرسانە هەنگاوە. بەڵێ مامۆستا لە نێو هەموو حیزبێکدا ئیسلامیەکانیش بە شێوەیەکی تایبەت وەکەوەی کە حیزبن کۆمەڵێک کەس هەن کەوا لەو ئەچێ ڕەئی و بۆچوونی شاز و دەگمەنیان هەبێ. هەمیشە بۆ نمونە لە ڕێی لێدوانەکانیان لە کەناڵەکانی ڕاگەیاندن و گۆڤار و ڕۆژنامەکان هەستی برایانی بەرامبەریان وەکوڵێ بریندارەکەن. ئەم کۆبوونەوەی چه گرانتیەکی ئەدا بە حیزبەکانی تر کە ئەندامی هەر حیزبێک بۆ نمونە زەرەر بە برایەتی دینی نێوان حیزبەکان نەگەێنێ، ئیهانە بە سەرکردە و کەسایەتیەکان نەگەێنێ. بۆنە ئەم مۆدێلە هەرچەندە ئێستا تا ڕادەیەک گۆڕانی بەسەردا هاتووە کەم بۆتەوە، بەڵام لە چەند ساڵی ڕابردووە شەڕ و قسە وتن بە یەکتر لە نێو گۆڤار و فەیسبوک و سایتەکانە لەلایەن سەرکردەیەکی ئیسلامی بە حیزبێک یا بە سەرکردەکەی شێوازێکی هەبوو بوو، ینی شێوازێک بوو هەبوو کەوە ئەم کۆبوونەوە چه گرنتیەکەدا کە ئەمە دووبارە نەبێتەوە. وەل ئەگەری دووبارە بوونەوەیە بۆ نمونە هەڵوێستی حیزبەکانی تر چییە بێ؟ من دڵنیام ئەگەر حیزبەکان تەبا بن ئەو حاڵەتەش نامێنێ، ئەوە ڕنگدانەوەی ناتەبایی لایەنەکان بۆ پێکەوە. ئێمە باسی ئەو حاڵەتەمان کردووە، خەڵکانێک دێن لە فەیسبوک یا لە گۆڤارێکان نامەسئولانە خۆیان هەڵوێست وەرەگرن یا قساکەن هەش بۆ ئەندامی سەرکردایەتی و مەکتەب سیاسی حیزب بووە قسەی کردووە. ئەندامی سەرکردایەتی نەگەشتۆتە تەشهیر بەلایەنەکان،
نەگەشتۆتە ئاستی تەشیر ئاساییە من سبینێ هەڵوێستێکم هەبێ ئاساییە کە من ڕخنێ لە برایانی بزوتنەوە یا لە برایانی کۆمەڵ بگرم بەڵام ئاسی قسە پێوتن یا تەشیر ئەوە هێڵی سوورە هیچ لایەکمان ئەو قبول ناکەین گرنگی ئەو تەبای و برایەکە هەیە لە نێوانمانە گرنگی بەردەوامبوونی دانیشتنی لیژنەکانە گرنگی هاریکاری یەکتریە و لیژنە فەرعیەکان ئەگەر بکرێت لە ئایندەیە تەشکیل بکرێت ئینشاءڵڵا ئەوانش دەست بەکار بن و بەردەوام بن باسمان کردەوە بۆی کە هەر کەسێک ئەو کارە بکانە مەسئولانەیە و حیزبەکەی خۆی ئەبێ هەڵوێستی هەڵوێست وەگرێ بەرامبەری و ئیزاعاتی توندی بەرامبەر بکە هەر کەسی ئەو کارە بکە بە کارێکی تێکدەرانە ئەژمار ئەکرێ و حیزبی خۆی هەڵوێستی تون دەرهەق بۆ کەساگرێتە بەر ئەم کۆبوونەوەیە ئەم لیژنەیە کە پێگەێنراوە تا چەند قسەی لەسەر بۆ نمونە شتێکی وەکو هەڵبژاردن کە مسلمانان هەمیشە ئەلێن با یەک لیستی ئیسلامی هەبێت و حیزبە ئیسلامیەکان بە یەکەوە بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن ئەم کۆبوونەوەیە تا چەند شتێکی وای باس کرد و تا چەند ئەچێتە بواری جێبەجێکردن و ئەمەلەوە ئێمە باسی ئەومان نەکردووە هەتا ئێستا بە دانیشتەکە باسی ئەومان نەکردووە بەڵام وەکو ئاماژەم پێکرد یەخستنی هەڵوێستی سیاسی بەرهەمی زۆر باشی ئەبێ و مژدەی زۆر باشی پێبێ بەر لەوە پێویستە قسە بکرێت لە هەڵوێستی سیاسی هەرسێلا سەبارەت بە هەندێک پرسی چارەنووساس سەبارەت بە کۆی سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە سەبارەت بە قوت و بژێوی خەڵکی سەبارەت بە وەزع نەخوازراوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە کە هەڵوێستەکان یەکخران ئەو حاڵەتی کە بەڕێزە ئاماژەی پێەکەی بە شێوازێکی ئۆتۆماتیکی لەلایەک ئەبێت و دێتە بەرهەم بەڵێ ئێستا مامۆستا زۆر لە حیزبەکان شتێکیان هەیە لە نێوان خۆیان ڕێکەوتنێکی گرنگ و چارەنووساز ئایا هەر ناوێکی لێ ڕێکەوتنی استراتیژیە یا ئەم ناوانەی تر ڕێکەوتنێکی بەو شێوەیە ئەکەن ئەم کۆبوونەوەیە شتێکی وای لێ بەرهەم هاتکەوە لە نێوان هەرسێ حیزبە ئیسلامیەکە ڕێکەوتنێک یان بۆ من خاڵنامە و کارنامەیەکی کۆنکرێتی دروست بکرێت کە ئیتر ئەمە ببێتە پەیڕۆ و پرۆگرام و حیزبە ئیسلامیەکان لەو چوارچەوەی کە کۆبوونەوەکە بڕیاری لەسەرداوە کاری خۆیان بکەن با دڵنیایەوە بەلاغی کۆتایی ئەوەی تایە و بڕگەکان دروستکردنی ئەو دەستەی باڵایە ئەوە خۆی بۆ خۆی نەک لە ئاستی ئەو ئیتیفاقی بەسمە بە شێوەیەکی ڕاگەیەنرا و بە شێوەیەکی جەماوەری ڕابگەیەنرێ و خاڵەکان و کارنامەکان بخرێنە بەردەم خەڵکێکی ئەکادیمی و دەستەی باڵا دەستەی باڵای کاری هاوبەش مکەلەفە بە ئەنجامدانی ئەو کاری کە بەڕێستان ئاماژەی پێەکەن لە ئایندەیە کۆبوونەوە ئەکرێ و کۆبوونەوەکان هێڵە گەشتیەکانی هاریکاری و تەبایی نێوان هەر سێلا دیاری ئەکرێت و ئەخرێتە بەر هەمووان بێگومان هیچ شتێک ئەمڕۆ نییە شاراوە بێ هەمووان ئەو کاتە پێی دەزان و دەخێنەوە کۆبوونەوەکان چۆنی بەردەوامیان ئەبێ ئایا مانگانەیە وەرزانەیە و ئایا ئەم جارەش لە کۆبوونەوەکانی ترە بانخوازان هەربوونیان دەبێتەوە یان ئیدی ئەم کۆبوونەوە چارەنووسازەی کە دوێنێ بە گەرم و گوڕی کەناڵەکانی ڕاگەیان باسییان کرد ئیتر بانخوازان تەنها لەو کۆبوونەوە بەشدار بن یا لە کۆبوونەوەکانی بەشدارە بن ڕێکخراوەکان باشتر بڵین ڕێکخراوەکان بەشدارە بن دانیشتەکان بە پێی زەڕورەت ئەبێ و لایحەیەکی بۆ دیاری ئەکرێ ڕەنگە مانگانە بێ ڕەنگە دوو مانگجارێ بێ ڕەنگە زیاتریش بێ بە پێی پێویست و زەڕورەت بەڵێ مامۆستا یاسین جەنابتان دوێنێ وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێ لە سێ حیزب پێگەێنەرەکەی نێو کۆبوونەوەکە وەکو بانخوازێکیش ئەم پرسیارێک لە جەناب بکەم وەکو بانخوازێ ئایا ئێوە وەکو بانخواز کە ئامادە بوون لە کۆبوونەوەکە جدیەت و دڵسۆزی حیزبە ئیسلامیەکان ئەبینن بۆ لێک حاڵی بوون و نزیک بوونەوە و کاری هاوبەش ئەمەتان بەرچاوکەوت لە کۆبوونەوەکە زۆر بە دڵنیاییەوە من پێم وایە ئەتوانین بڵێن دوێنێ ڕۆژێکی مێژووی بوو بۆ ئیسلامیەکان بەتایبەت حیزبە ئیسلامیەکان و ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی هەتا ئێستا دانیشتنی وانە بووە زۆر ڕاشکاونە لەگەڵ یەکە قسەمان کرد زۆر تەبابووین لەگەڵ یەکتریا و هەچی بابەت کە پێویستی بە قسە لێکردن بوو بێ خراوەتە بەرباس و لێکۆڵینەوە زەمینە سازیەکی زۆر باشی بۆ کرابوو و زۆر بەدڵێکی خۆشەوە هەمووان هەستاین و تاکیدمان کردوەوە لەسەر بەردەوامی ئەو دانیشتانە لەسەر تەبایی لەسەر برایەتی لەسەر هاریکاری لەسەر کاری هاوبەش ئێمە تەلەموسی جدیەتمان کرد لە بۆیە ئەڵین ئەم دانیشت
دانیشتێکی نمونەی بوو بۆ چونکە هەموو لایەک بە تامەزراییەوە بە شەوق و زۆقێکی زۆرەوە بۆی هاتبوون لە ئاستی زۆر باڵایە کە ناوەندی بڕیاری هەرسێ لایەنەکە بەشدار بوون لە کۆبوونەوەکە ئومێدی خێری زۆرمان هەیە بە کۆبوونەوەکان و بە دانیشتەکەی دوێنێ و ئومێدمان وایە کە ئینشاءالله بەرهەمی زۆر باشی هەبێ و برانی ترمان لە تین و تۆژمە جیاوازە ئیسلامیەکانی ترش بێنە پێشەوە کەساتەکان بێنە پێشەوە و مژدەی ئەوەشیان پێدەین کە ئینشاءالله لە ئایندێکی نزیکە بێگومان ئەو جۆرە کەساتیانش بانگهێش دەکرێن و لە کۆبوونەوەیەکا بەشدار ئەبن و مژدەی خۆشتر ئەبێ بۆ هەموو لایەک و بۆ ئیسلام خوازانی کوردستان. زۆر سپاس دەکەین. کاتی بەرنامەکەم هەر ئەوەندەی مابوو و کاتی بەرنامەکەم تەواو بووە. سپاس بۆ بەڕێز بۆ ئامادەبوون لە بەرنامی باسوخواست. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەران. بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرینە شاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ.